کە دێیتە ئێرە هیچ ژمارەیەک ناخوێنێتەوە، ژمارەکان سفرە بنەوە. چەندێک خاوەن پارە و دۆلار و منسەب و سەروەت و سامان و سەیارە و ڤێلا بیت کە هاتیتە ئێرە هیچ لەگەڵ خۆتان ناهێنیت. ئەگەر خاوەن 1000 دەفتەر بیت، خاوەن ئەم کوردستانە بی، هەچی نەجمە و داڵ و ڕوتبە هەیە، تۆ هەڵگری بیت کە هاتیتە ئێرە ڕوتت دەکەنەوە، خۆت و عەمەل و کردەوەکانت دەمێنێتەوە. ئێستا من نازانم ناو ئەم گۆڕەیایە پیاوە یان ژن، بەڵام هەموو ژمارەکان بۆ ئەم پیاوە سفر بۆتەوە. حیساب بانقیەکەی کۆتایی پێ هاتووە لە دنیاە، هیچی نەبردووە لەگەڵ خۆیە. ئەگەر خاوەن پارە بێت ئێستا کەسێک تر ساحیبێتی، خاوەن سەیارە بێ کەسێکی تر لێ خوڕێ. ئێستا خانووەکەی ئەم کەسێکی تر تایە نیشتەجێیە، ڕوبەما ڕەنگە خێزانەکەشی زەواجی کردبێتەوە لای کەسێکی تر بێت. کەواتە ئەوەی دێ بۆ ئێرە تەنها عەمەل لەگەڵ خۆیان هێنێت. ئەنتە وعەمەلوک، غەیری ئەوە يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لێرە نەلێگزز ئەیخوا، نە سەیاری لانکرۆزەر ئەیخوا، نە ڤێلا، نە قەسر، نە قوسوور، لە ڕاتب، لە ڕوتبە، هیچ جاه و منسەب و سوڵتەیەک نایخوات. شێخی بۆ خۆت شێخی، مەلای بۆ خۆت مەلای، پرۆفیسۆری بۆ خۆت پرۆفیسۆری. ئەمانە ئەلقابن لە دنیاە خۆشن. لە دنیاە خۆشە بە کەسێ بڵێ دکتۆر، خۆشە لەقەبی پرۆفیسۆری پێوە بێت. بە شێخ و مەلا و جاه و منسەبێکی بەرزی هەبێ خەڵک بانگیکە، ئەم شوهرەتانە بۆ دنیا خۆشە. بەڵام لێرە هەموو ڕوتبەکان لێکرێتەوە، ڕاتب هیچ قیمەتێکی نامێنێت. بەڕوت و ڕەجاڵی هەمومان دین بۆ ئەم شوێنە. کەما بەدەئەکم تەعودون، چۆن لە داوێنی دایکمان بەرەوە بووین، ئاوا بەو شێوازە قونداق ئەکرینەوە بۆ جارێکی تر، خۆی پەروەردگار ژیانێکی ترمان پێبەخشێت.